ڕۆژانە خەڵکێکی زۆر لە دوای ئەوەی کە ئەو دۆخە لە ڕۆژئاوا هاتۆتە پێشەوە ڕۆژاوای کوردستان خەڵک جگەلەوەی کە بە نووسین و بە وتارەکانیان بە شێوەی هاتنە دەرەوە لە ماڵەوە و بەرزکردنی ئاڵای پیرۆزی کوردستانەوە پشتگیری خۆیان بۆ ڕۆژئاوای کوردستان دووپاتەکەنەوە لەلایەکی دیکەوە بە کڕینی جلوبەرجی کوردی و شاڵ و جامانەی کوردیەوە و بەرزکردنەوەی و پۆشینی پشتگیری خۆیان بۆ ڕۆژئاوای کوردستان دووپاتەکەنەوە ئەمە لە ئێستادا بە شێوەیەکی گشتی لە شاری هەولێر بە شێوەیەکی بەرچاو بەدی ئەکرێ ڕۆژانە ئەو چالاکیانەی کە لە شاری هەولێر هەیە بە تایبەت لە باغی شار کە ناوەڕاستی شاری هەولێرە لە بەردەم قەڵای هەولێر ڕۆژانە لە سعات 2 تاوەکو 5 ئێوارە ئەو چالاکیانە کە بەڕێوە ئەچن بۆ نمونە دووشەمەی شەهید دەنیس یان سێشەمەی خۆڕاگری هەر ڕۆژە و بە جۆرێک دووشمێکیان هەیە بۆ پشتیوانی کردنی ڕۆژئاوای کوردستان کە لەو دۆخەدانە ئەیتر ئەمە وای کردووە کە بازارەکە ئەو شوێنەی کە زیاتر جلوبەرجی کوردی با بڵێن بەرگ دروەکان یان ئەو شوێنانی کە کەلوپەلەکانی وەک جامانە و کڵاو و ئەو بابەتانەی کەلوپەلەکانی دیکەی جلوب کوردی دەفرۆشن زیاتر خواسی لەسەر بێ زیاتر ببوژێتەوە من خۆم ئاکام زۆر حەزم لە زلی کوردیا شانازی پێوەکەم هەر لە مناڵیەوە زۆر حەزم لێی بوو بەردەوام هەوڵە دەم کە بتوانم لە زۆربەی شوێنەکانیان ڕۆژانە بەکاری بێنم ئەگەر لەبەر بارودۆخی کارەکە نەبێت ئیتر ئەمە بۆتە هۆی ئەوەی کە وەک ئاماژەم پێدا زیاتر لە ئێستادا لەو دۆخەدا خەڵک ئەو جۆرە دیزاین و نەخشانەی کە لە ڕۆژئاوا بەکاردێ بۆ نمونەوەک ئەو پشتێنی کە من ئێستا بەستومە ئیتر لەو زۆرانە خەڵک زیاتر بەکارینێ زامن ئێستا لە شوێنێکم لە ناو قەیسەری بازاری هەولێر لەگەڵ گەنجێکی شاری هەولێرم کە ماوەی 32 ساڵە لێرە ئەم کاراکە کاری فرۆشتنی کەلوپەل و جامانە و کڵاو و شتە کوردەواریەکانی لە بابەتی وەک ئاماژەم پێدا ئێستا زیاتر زانیاری لەو وەرەگرم قسە لەگەڵ ئەوەکەم کاک بەختیارەگەر بێت هێرە سوپاس دەکەم سڵاوت لێ بێ بەیانیت باش ئەگەر پێمان بڵێیت بە دیاریکراوی چەند ساڵە ئەم ئیکارە ئەەکەی وە چەند بابەتت هەیە لە ئێستادا بارودۆخی کڕینی ئەو جلوبەرگ و ئەو پێداویستیانە چۆنە خەڵکتا چەند خواسی لەسەرە سڵاو لە جەنابتان سڵاو لە بینێرەکانتان سڵاو لە تەواوی کورساتی خۆشەویست من خۆم 32 سارە کاری کڕین و فرۆشتنی کراوە جەمەدانی دەکەم لە شاری هەولێر باشە لە ئێستادا بە تایبەت ئەو دۆخە ئەو ڕەوشەی ڕۆژئاوا لە هاتۆتە پێش خەڵک زیاتر خواسی لەسەر زیادی کردووە بێگومان خەڵکێکی زۆر ڕۆژانە ڕووی تێدەکاتن بەڵێ بە تاکید ئێمە وەکو خۆم وەکو دوکاندارێک کاسبکارێکی شاری هەولێر بەڕاستی لە ئێستا خۆم دانابوو لە بۆ نەورۆزێ لە بۆ بەڕاستی ئەو کاتانەی کە بابرێن کاتی نزیکبوونەوەی نەورۆز بوو بەڵام لەبەر ڕۆژئاوا و بابرێن ئەو وەزعی کە ئێستا هاتە ئارا بەڕاستی کاتەکەی من پێشبینەکەی من ینی کودەرەی زیادی کردیە ینی نزیک بووتەوە لێ ئێستا ڕۆژانە من لە هەشتی بەیانی دێمە ئێرکوانە هەتا تقریبان وڵات هەتا 5 لێرەمە الحەمدولله وشکر وەکو ئەوە زۆر باشە چەند بابەتت هەیە تۆ لێرە وڵی طبعا هەموو بابەتەکانم هەیە ئەمن بە حکمی ئەوەی کە 28 ساڵە جەمەدانی لۆخەچی دەبەستم بەبێ مقابل ئەویش بەشێکە لە کارەکەی خۆم بەشێکە لە کارەکەی خۆم 28 سارە جەمەدانی لۆخەچی دەبەستم بەبێ مقابل واتە ئەو کەسانی کە دەن لێرە جامانە لە تۆ ئەکڕن خۆت بۆیانە بەست بێگومان ئەوجا زۆر ڕۆژەیە دەبینی کابرا دەرێ کاک بەختیارەت و لە خۆت چنەوە عەشی دەبەستی ئەوهاش لۆمە بەستە یان دەرێت چنەوە عەکل لە سەریا هەر ئەوهاش لۆمە بەستە ئیدی الحەمدولله ناویان هەیە ئێستاوەی ئەو چ دەستورێکە لە سەرم خەچی هەولێرە لە سەری دەکا بەڵام معنای ئەوە نییە کە خەچی هەولێرە لە سەری وکە ئیدی تەواو نەخێر خەڵکەکێ لە سلێمانی خۆشەویست لە کەلار لە چۆمان لە سەی سادق ینی شتەکە چووکە فۆلکلۆریش بەڕاستی دەورەمەندە بە هەموو شێوازەکان بۆیە دەکرێتن هەموو خەڵکەکەیە مەسەلەن حەزی لێ ئەو بابەتانە ببەستیتن و باشە لە ئێستادا ئەوەی بە تۆ تێبینیت کردوە زیاترین ئەو بابەتێک کە خواستی خەڵکی لەسەر کامانەیە زیاتر بۆ پشگیریکردنی ڕۆژئاوا بکە ئەو خەڵکی کە بەڕاستی ئێستا زیاتر پشگیری دەکاتن چینی گەنجە بەڕاستی خەڵکە گەنجەکەمان جوامێرەکەمان خەڵک دێتن مەسەلەن دەرێ کاک بەختیار وەکو سەری خۆتم بدێ کاک بەختیار ئەو نۆحەم بدێ کاک بەختیار ئەو بابەتانەم بدێ و بابەتێک کە هەیە مەسەن کەسک و سۆر و زەردا ئەوەش بەڕاستی ئاماژە دەکا بە ڕۆژاوە خەڵک زۆر خواستی لەسەرە یعنی بە گشتی خەڵک
ئەوەی کە لەو چەند ڕۆژەی لە شاری هەولێرم دیت بەڕاستی جێی دەسخۆشیە. سپاس کە لەگەڵمان بوو، سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ ئاکامۆکەوەی کە ئەم دوکاندارە لێرە لە ئاماژەی پێدا لە شاری هەولێر زیاتر ئەو چینەی کە ئەم بابەتانە ئەکرێت و زیاتر بڵێن خواستی لەسرە گەنجان بە شێوەیەکی بەرچاو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەت پێش تێبینی ئەو ئەکرێت کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان گەنجان بە شێوەیەکی بەرچاو جگەلەوەی کە جلی کوردی ئەپۆشن جامانە و کڵاو و ئەو شاڵانەی کە لە بەریانە زیاتر گزارش دەکا لە پشتگیریکردن لە بەرخۆدانی ڕۆژ ئاوا و تێبینیکردنەوە سەرڕای ئەوەی کە ناسنامەیەشی ڕسمی جلی بڵێنەتەوەی کوردە جلی کوردی کە شانازی پێوەکەن ئیتر بە شێوەیەکی گشتی ئەوە زانیاریەکان بوو وەک ئاماژەی پێدا و خەڵک بۆ پشتیوانیکردن ئەم بابەتانە بەکارهێنێتاکە. بێگومان بەڵێ ئاکام بەپێی ئەوەی کە بە جۆرەوەی کە لە باغی شار کەوتۆتە بەردەم قەڵای هەولێر و سنتەری شاری هەولێر با بڵێن زیاتر لەوێ بڵندگۆیەک دانراوە سەکۆیەک کە هاوڵاتیان خەڵکی شار و شارۆچکەکانی دیکەش لە با بڵێن سنووری پارێزگای هەولێر و دەوروبەری هەمووی سەردانی ئەو شوێنە کە پێڵێن باغی شار لە سنتەری شاری هەولێرە لە بەردەم قەڵای هەولێرە قەیسەری و بازاری گەوری شاری هەولێر کەوتۆتە ئەوێەوە بۆیە بیر لەوە کراوەتەوە کە زیاتر لەوێ ئەو چالاکیانە بەڕێوە بچن زیاتر لەوێ ئەو گردبوونەوەوانە و ئەو پشتگیریانە بەڕێوە بچن چونکە زۆرترین خەڵک دێتە ئەوێەوە بۆ ئەوی زۆرترین کەس لەوێەوە سوودمەند بێ هاتوچۆ و خەڵک ئاسانترە لەوێەوە بە شێوەیەکی گشتی هاتوچۆی ڕۆژانە خەڵک زیاتر سەردانیەوەیەکە لە بەردەم باغی شار لەوێ ئەم ڕۆژ بێگومان وەک ڕۆژانی دیکە لە دوای نیوەڕۆوە لە شاری هەولێر لێرە لە باغی شار چالاکیێکی دیکە بەڕێوەچێ بە دروشمی جۆرا و جۆر ئەوەی کە لە ڕابردوو باس کراوە دروشمی جیا بەکار هاتووە بە دروشمی یەکە کوردستان یەکە ئەمە زۆر بەکار هاتووە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا و بابەتەکانی دیکە قسەکردن لەسەر بڵێن گفتوگۆی ڕۆژانەی خەڵکیش گۆڕاوە ئاکەم ما بڵێن لە چایەخانەکان لە شوێنە فەرمیەکان شوێنە گشتیەکانی دیکە کە خەڵک دانیشتووە بۆ نمونە خەریکی کاسبی سەرقاڵی کاسبیکردنی خۆیەتی خەڵک ئاماژە بە ئەو دۆخە ئەکات و ڕێی خۆی دەرەبڕێ سەرڕای ئەوەی کە هەر کەسە و لە لای خۆیەوە هەوڵی ئەو ئەدا کە لە کەمپینەکاندا بەشداری بکە بە بڕەپارەیەکی کەمیش بێت ئەگەر بتوانن بۆ نمونە کاسبکاران من تێبینیم کردووە یان هەڵوێستی چەند منداڵێکم بینیوە بەڕاستی کە بڕەپارەیەکی زۆر کەمی لەلا بۆ بەخشیوێتی ئەو کەمپینانەکە دۆخی ڕۆژئاوای کوردستان ئێستا ئەبینن ئەو دۆخە سەختەیە لەو وەرزە ساردەدا بە تایبەت منداڵەکان کە بار و دۆخیان خراپە ئەمە وای کردووە کە خەڵکی ئێرە زیاتر سۆز و هەستی بجوڵێت و پشتگیری بکات بۆیە ئەمە بۆتە بابەتی گەرمی ڕۆژانەی خەڵکیش لە شوێنە گشتیەکان ئەمە وای کردووە کە بە شێوەیەکی گشتی سەر لە بەراوێزی چالاکیەکاندا ئەمە بەڕێوە بچێت و یارمەتی بدرێت.